لە نێوان جەستە و دەرووندا between body and psyche لاپەڕە 45. مرۆڤ لە کۆنەوە دەرکی بەوە کردووە کە پەیوەندیەکی ئاشکرا هەیە لە نێوان جەستە و دەرووندا. ئەم ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و بەرجەستەتر بووە و زانستی دەروونزانی لە مرۆڤدا ئەو پەیوەندیە ڕوونتر و دەسەلمێنێ بە جۆرێک کەس ناتوانێت نقوڵی لەو ڕاستیە بکات. ئەم پەیوەندیە بە هەردوو ئاراستەکە هەیە، واتە نەخۆشیە جەستەیەکان کاریگەریان هەیە لەسەر شڵەژان و نیشانە دەرونیەکان لە هەمان کاتە پەشێویە دەرونیەکان دەبنە هۆی نەخۆشی و نیشانەی جەستەیی. یەکەم، کاریگەری جەستە لەسەر دەروون. یەک، هەندێک جار نەخۆشیە جەستەیەکان دەبێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشی دەرونی، وەکو ئەوەی تاکێک دەستنیشان بکرێت بەوەی نەخۆشیێکی درێژخایەنی هەیە، نەخۆشی شەکرە، بەرزی فشاری خوێن و هەتا دوایی، یان نەخۆشیێکی هەیە ئەگەری چاکبوونەوەی لاوازە یان لە دواقاناخەکانی نەخۆشیەکەدایە و ئەگەری چاکبوونەوەی نییە، یان بەهۆی ڕووداوی بەرکەوتنەوە تووشی ناتەواوی جەستەیی یان تێکچوونی جەستەیی کاتی یان هەمیشەیی دەبێت. بێگومان ئەم هەواڵە جگە لە نیشانە جەستەیەکانی تایبەت بە بارەکە کۆمەڵی نیشانەی دەرونی هاوشانی دەبن، وەکو دڵتەنگی و نەمانی ئارەزووی کارکردن و بێئومێدی و هەتا دوایی کە هێندە توند و درێژخایەنە کە دەتوانرێت بە شڵەژانێکی دەرونی دەستنیشان بکرێت، وەکو خەمۆکی یان دڵەڕاوکێ. بۆ نمونە تاکێکی تەمەن 45 ساڵ کاتێک پێی دەڵێن تۆ نەخۆشی جەڵتەی دڵتە دەبێ بە ئاگا بیت و پارێزگاری تەواو بکەیت و خۆت ماندوو نەکەیت، ئەم تاکە دەست دەکات بەوەی لە دنیادا بڕێت و بەرەو تەماڵی بڕوات و هەمیشە باز لە حاڵەتی خۆی بکات و لۆمەی ڕۆژگار بکات کە بەم گەنجیە چۆن وای بەسەر هات. بۆیە دەبینی پاش ماوەیەک کاریگەریە دەرونی و کۆمەڵاتیەکانی نەخۆشیەکە لە خودی نەخۆشیەکە زیاتر زیانیان پێگەاندووە. هەندێک جار نەخۆشیە جەستەیەکان دەبێتە هۆی سەرهەڵدانی نیشانی دەرونی، وەکو ئەو نیشانە دەرونیانەی هاوشانن لەگەڵ نەخۆشی زیادبوون یان کەمبوونەوەی چالاکی ڕژێنی پەریزادە خودەی دەرەقی، وەکو دڵتەنگی و نەبوونی ئارەزووی کارکردن و کەمی هۆشپێدان و لاوازی بە ئاگایی و زوو هەڵچوون و بێ ئارامی و هەتا دوایی. دووەم، کاریگەری شڵەژانە دەرونیەکان لەسەر جەستە. یەکەم، شڵەژانە دەرونیەکان دەبێتە هۆی سەرهەڵدانی نیشانە جەستەیەکان. بۆ نمونە نیشانە جەستەیەکانی نەخۆشی خەمۆکی وەکو گۆڕان لە شەهیەی خواردن، کەمبوون یان زیادبوون و تێکچوونی نووستن، کەمبوون یان زیادبوون و تێکچوونی سووڕی مانگانە، هەروەها نیشانە جەستەیەکانی دڵەڕاوکێ وەکو خێرالێدانی دڵ و بەرزبوونەوەی پێستانی خوێن و دڵتێکهەڵاتن و هێڵنجدان و زوو میزکردن و تێکچوونی سووڕی مانگانەوە هەتا دوایی. دوو، شڵەژانە دەرونیەکان دەبێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشیە جەستەیەکان. ئەو نەخۆشیە جەستەیانەی لە ئەنجامی شڵەژانی دەرونیدا پەیدا دەبێت گەلێ زۆرن. نیشانەکانیان دەگۆڕێت بەپێی ئەو سیستەمەی کۆئەندامەی کە تووشی دەبێت و لە تاکێکەوە بۆ تاکێکی تر جیاوازە. ئەم کۆمەڵە نەخۆشیە پێیان دەڵێن نەخۆشە سایکۆسۆماتیەکان. دەتوانین بڵین هیچ کۆئەندامێکی لەش نییە بە دوور بێت لە کاریگەری باری دەرونی. یەک، تێکچوونەکانی کۆئەندامی سوڕان. لە هەموو کۆئەندامەکانی تر زیاتر نیشانەکانی تێدا بەدی دەکرێت. دیارە هۆی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو پایە گرنگەی کە دڵ هەیەتی لای تاک، هەروەها کاریگەری ئاشکرایی لە ڕووی سۆزداری و مانای ژیان و مردن لەلایەک و لەلایەکی ترەوە ئەم کۆئەندامە پێش کۆئەندامەکانی تر وەڵامدانەوەی هەیە بۆ گۆڕانکاریە دەرونی و سۆزداریەکان. لەو گۆڕانکاریانەش وەکو هەستکردن بە ئازار لە ناوچەی دڵدا و خێرالێدانی دڵ و دڵەکوتێ، بەرزبوونەوەی فشاری خوێن یان هەندێک جار نزمبوونەوەی یان نیشانە لاوەکیەکانی کە ئەنجامی هەستکردنە بە نەخۆشی یان ناتەواوی لە دڵدا، وەکو هەناسە تەنگی و سەرکێشبوون و لەرزین. دوو، کۆئەندامی هەرس. تەنگژە دەرونیەکان کاریگەری ئاشکرای هەیە لەسەر ئەم کۆئەندامە، هەر لە نەمانی ئارەزووی خواردن و دڵتێکهەڵاتن و سکچوون و ڕەشانەوە و ئازاری ناوسک ڕەنگە ببێتە هۆی برینی گەدە و دوانزەگرێ و هەوکردنی کۆڵۆن و برینی کۆڵۆن. سێ، کۆئەندامی هەناسە. خێرا هەناسەدان یان هەناسەی قوڵ و پچڕ و هەناسە بڕکێ کورتە هەناسە. چوارم،
کۆندامی جوڵە پەیوەندی نێوان نەخۆشیەکانی کۆندامی جوڵە و باری دەرونی جێی بایەخ و سەرنجڕاکێشانی گەلێک لە توێژەرەوان بووە. بە پێی لێکۆڵینەوەکان باوەڕێکی زیاتر هەیە لەمەڕ پەیوەندی نێوان ئەو دوانە، بەڵام وردەکاری ئەو پەیوەندیە ڕوون نییە. 5. کۆندامی دەمەر پەیوەندی نێوان باری دەرونی و سەرئێشە و بێخەوی و سەرکێشبوون و مێرولەکردن هێندە ڕوونە هیچ وتەیەکی ناوێ. 6. کۆندامی زاوزێ ئەمیش وەک کۆندامەکانی تر بەهۆی باری دەرونیەوە گۆڕانکاری تیاڕوو دەدا. هەندێک لادانی سێکسی بنەمایەکی دەرونی هەیە و تێکچوونەکانی سوڕی مانگانە کە دەشێت زووتر یان درەنگتر بێت، هەروەها بڕی خوێن کەمتر یان زیاتر دەبێ. دەشێت سوورەکە بە ئازار بێ. هەندێک جار باری دەرونیە کە هێندە توندە دەبێتە هۆی نەمانی سوڕی مانگانە، لە نێرینەدا دەبێتە هۆی نەمانی ئارەزوی سێکسی، ڕەبنەبوون و لە هەردوو ڕەگەزدا دەشێ هۆیەک بێت بۆ نەزۆکی. کەواتە دەتوانین بڵین جەستە و دەروون تەواوکەری یەکن و هەست بە ئازار و ناخۆشیەکانی یەکتر دەکەن، هەر وەک چۆن لە کاتی شادی و خۆشیەکاندا پێکەوە سەما دەکەن.